بە کوتەک وەشاندن ژن چاک نابێ، بە کوتەک وەشاندن ژن تۆی خۆش ناوێ، بە لێدان چاک نابێ. باو باپیرمان لە ژنیاندا دەستیان شکانن، سەریان شکان، قاچیان شکانن، هەمویان باجەکەیاندا کە کاتێککە پیرە بن زۆربەیان ژنەکانی حسابێ بۆ ناکەن. ئەوە باجەکەی دیمام حاجی کاتێککە خۆت ئەچی جلی خۆتە شۆری، خۆتە بێ خزمەتی خۆت بکەی، کاتێککە نەسیحەتیانەکەی و ئافرەتانە بواکەی لە پیاوەکەت ئەڵێ زۆری لێم داوە حەقی خۆمی لێکەم ئێستا، چکە بەعام ئافرەتەکان گەنجترن، ئێستا تاقەتی زیاتریان ماوە، پیاوەکە چۆتە ساڵەوە ژنەکەی حسابی بۆ ناکە. خوای گەورە میهرەبان دەفەرمێ ژن و مێردەکان پۆشاکن بۆ یەکتری، ژن و مێرد دەبێ پۆشاک بن بۆ یەکتری. یەکێتر لە طەبیعەتەکان و سروشتەکانی جلوبەرگ چییە؟ نەرمیە. نەرمی تۆ ئەگە جلێ زبر بێ بۆ نەقاتی شاڵ ناتوانی هەر بە ئەوە ئاسانی لەبەریکە، چکە زبرە، زبر ناڕەحەت دەکات. ئەگەر جلەکەت دڕکێکی تیا بێ مەجبوری دای بکەنی بۆی ئەو دڕکەی لێ بکەیتەوە، حەچکە حەزەکەی نەرم بێ، نەرم و نۆڵ بێ. کاتێککە سەرت چاک دەکەی ئەگە دوسێ تەڵموو لە ملیوانەکەتدا بێ لە پشتەوە بێ ناچارە بی جلوبەرگەت لابەری خۆت بشۆری، لەبەر ئەوەی ناڕەحەت دەکا. سروشتی جلوبەرگ وایە نەرمە، ئەگە جلەکەت وەک ئاسن ئاوک پلێت بوەستێ ناتوانێ بەریکی، ئەبێ نەرم بێ بۆی لەگەڵ لاشتا بگونجێ و ئازاری لاشت نەدا. ژن و مێردیش دەبێت لەگەڵ یەکتریان نەرمونیان بن. بە کوتەک وەشاندن ژن چاک نابێ، بە کوتەک وەشاندن ژن تۆی خۆش ناوێ، بە لێدان چاک نابێ. باو باپیرمان لە ژنیاندا دەستیان شکانن، سەریان شکان، قاچیان شکانن، هەمویان باجەکەیاندا کە کاتێککە پیرە بن زۆربەیان ژنەکانی حسابێ بۆ ناکەن. ئەوە باجەکەی دیمام حاجی کاتێککە خۆت ئەچی جلی خۆتە شۆری، خۆتە بێ خزمەتی خۆت بکەی، کاتێککە نەسیحەتیانەکەی و ئافرەتانە بواکەی لە پیاوەکەت ئەڵێ زۆری لێم داوە حەقی خۆمی لێکەم ئێستا، چکە بەعام ئافرەتەکان گەنجترن، ئێستا تاقەتی زیاتریان ماوە، پیاوەکە چۆتە ساڵەوە ژنەکەی حسابی بۆ ناکە. من ناڵم ژنەکەی حەقە، بەڵام باجی کوتەکەکانیان داوە، خۆشەویستی و مەحەبەت و ڕێز نەماوە لە بینیانە. هەر لە یەکەم ڕۆژەوە وا فێرکراون ئەو فکرەیە، ئەو فکرە دواکەوتووە، ئەو فکرە پڕ لە زوڵمە، یەکەم شەو تێری لێ بدە. ئەمە ژن و مێردایەتێت خوا، ژن و مێرد دەبێ وەکو جلوبەرگ نەرم بن بۆ یەکتری، بەڕەقی بە توند و تیژی ژن و مێردایەتی ناچێتە سەر. کۆتایەکەی یا خیانەتە، یا تەلاقە، یا خۆکوشتنە، یا جیابوونەوەیە، یا بێڕێزیکردنە بەرامبەر یەکتری و حساب نەکردنە بۆ یەکتری. چ قیمەتێکی ژنەکە لەبەر خاتری مناڵەکان لەگەڵ تۆ دانیشتووە؟ هیچ قیمەتێکی نییە. چ قیمەتێکی لەبەر خاتری مناڵەکان ژنەکە تەلاق نادەی؟ ئەو ژن و مێردایەتە قیمەتی نییە.